لەگەڵ تۆدا هەژارم تا بمرکێنم بە شوێن سیگناڵێ ئەڕوانم کە پێ ڕەمزی تۆ بشکێنم لە دنیا بەس لەگەڵ تۆدا هەژارم تا بمرکێنم بسکت ڕەنگی خوورمایی بڵێ چیت کردووە بێ مافیا شاجوانی دنیایی بە شوێن سیگناڵێ ئەڕوانم کە پێی ڕەمزی تۆ بشکێنم لە دنیا بەس لەگەڵ تۆدا هەژارم دا بمرکێنم بڵێ ئەم خەیتە یادی کێ چاوانتم هێندە پێخۆشە خژی جوان خژی تۆیە کە وەک چاوانە ڕەش پۆشە بڵێ ئەم خەیتە یادی کێ چاوانتم هێندە پێخۆشە خژی جوان خژی تۆیە کە وەک چاوانە ڕەش پۆشە ڕەمزی تۆ بشکێنم لە دنیا بەس لەگەڵ